هفده شباط سال 2011 وکو به چه آوا بو هلو مرجع سیاسی کردی و جرخانه که مازن بو میدیا اهلی جی لهرم کردستان دسپیکا قناغانو بو چونکو بارن هفده شباط هفدن بو ده گل دسپیکنا اکمین وشانا کانالا NRT لیوی روژه میدیا کردی در بازی قناغانو بو او حوالاتین هرم جیبونا خودی کانالا NRT کانالک کو دیمانان وکو خو ودگوهزه و دنگی وکو خو ودگوهزه و همو رنگ تیدا تیندیتن اونها کو کارکرنا NRT در بازی سال ششم بویا وکو بچه آوا وشانا کانالی بردامه و هاجی نوبون و دست پیش خریب و سال نوی کارکرنه بردامه و ئێستاگەر هەموو لا سیر بکەن سەرباری و تەحەدیاتانە سەرباری سوتاندن سەرباری تەقەکردن سەرباری هێرشکردن بە بۆم سەرباری ئەم هەموو ئەزمە اقتصادیوانە ئەزمە اقتصادیان کە لە کوردستان هەیە NRT نەک بەرەو دوانە چۆ بەڵکوی سەب فراوان دەبێت و ڕۆژ بە ڕۆژ بەرەو پێشەوە ئەچێت بۆیە گرنگە لەم ساتەیە باسی بکرێت کە ئێستاگەر کەسێک لە دوورەوە سەیری هەرێمی کوردستان بکات دەبینێت تاکە کەناڵی میدیایی ئەهلی لە کوردستانە کە هەیە NRT و زۆر پێویستە کە هەموو لای بەخەوە سەرێکی ئەم پرۆژە سەرم پرۆژەی ئەلامی بکەن و هیوادارین لە داهاتوە پرۆژەی تری هاوشێوەی وەک NRT هەبێت. ئەو دوورشمێن کو کاناڵە NRT ژێ پێخەمەت هاتیە دامەزراندن ڕازگویی هەفسەنگی و پوێرەکی قبولکردن بوو وی دەمی ناوەندە سیاسیدا بزەحمەت بوو چونکو بتنێ کانال بوو کوارکێ بە گواستنا ڕاستیان گربۆستویە خوا هەرج بەرڤەیەکێ پشتی سەر ڕۆژان ژێ وەشانا کاناڵی پردا رش به سردا هات دانان و هات شونداندن کو نهاجی انجام درن وی بواره راستی دادگاه کردن نبوینه جبر وی که دایما چند مجمران این کمن و شانوه دا پشتی وی که کو خوب بینری دای ناساندن وگرنا کانالی و دست سرکن انجام درن شوتاندن NRT بویا دخواز کادن خونشاندانن هفده شباط و روژن پشترا میدیا لهرمی کوردستان لە زۆر شتە دەوڵەمەنە لە پامێرە دەوڵەمەنە لە قەناتی فەزاییە لە ژمارەیانە دەوڵەمەنە لە HD و لە تەکنۆلۆژیا دەوڵەمەنە لە بێژەر و کارمەندی بەتوانە دەوڵەمەنە لە یەک شتی کەمە ئیعلامی کوردی ئەویش مصداقیەت و ڕازگۆیەتیە NRT لەم مناسبەیە کە لەو پێشیش پێشەنگ بۆ لە بواری سەرمایە گوزاری لە بواری مصداقیەت و ڕازگۆییە بە بۆنەی ساڵی شەشەمەوە جارێک کە تەئکید دەکەینەوە کە سەرمایە گوزارێت چڕەکەمان ئەخینە بواری مصداقیەت و بیناکردنی ڕازگۆیەتیەوە کە بە بۆچوونی من تاکە شتێکی ئیعلامی کوردی لی کەم بێ تەنها ئەو بوارێ پشتی شەوتاندنا NRT دەباری زیانên dereyek û ber kenalî ketin herzû dubare NRT dest bê weşanexwe kire û bê duruşmên xwe berdewam bû ku li dîvxuda dirêjî bê şuraşa mîdya ehlî û azad ku heya niha jî serpişka mîdya azad li Herêma Kurdistanê herçende hezbên siyasî hewlên gelek dan mîdya hev awaya NRT bidamezrînin lê tevaya gavên wan mîdyan sîberên hizbî bûn çûnku heya niha bi tinê NRT dikare ڕاستیان وەکو خۆ ڤەگوهێزە لە ماوەی 5 ساڵی ڕابردووە NRT ساڵ بە ساڵ زیاتر پابند بە بەو دروشمانی هەڵی گرتووە کە ڕازگۆیی و بیوەری و هاوسەنگیە لە ماوەی و 5 ساڵەدا توانیوێتی زیاتر ببێ بە کەناڵی خەڵک لەگەڵ دەستپێکردنی شەشەم ساڵی کارکردنمانە ئەو بەڵێنانەی کە لە 5 ساڵی ڕابردووە بە بینەرانماندا بوو زیاتر پابند دەبین پێوەی زیاتر خزمەتی هاوڵاتیانی هەرێمی کوردستانەکەین بەسەرجەم ڕنگ و دەنگەکانەوە NRT لێ دەستپێکێ بێوەشاندنا بوارن هەفتەی شوباتا ساڵە 2011 دەست پێکرێ هەیە نهاجی خودی سازیەکە مەزنە میدیاییە و تاکە کەناڵە ئەهلیە بێلانە لە هەرێما کوردستانێک و دکارە ببیتە مینبەرە هەموو دەنگ و سەکویە هەموو ڕەنگان